ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ماوەی ساڵێکە توانیوێتی 66 دانیشتن ئەنجام بدا، بەڵام پەرلەمانی کوردستان تەنها 37 دانیشتنی ئەنجام داوە. ئەنجومەنی نوێنەرانی عێراق 89 خوێندنەوەی یەکەمی بۆ 89 پرۆژە یاسا کردووە، بەڵام پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی تەنها بۆ 26 پرۆژە یاسا کردووە. 38 یاسا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەرچووە، پەرلەمانی کوردستان تەنها 6 یاسای پەسەند کردووە لەگەڵ چەند بڕیارێکە. و ئەوەی جێی پرسیارە لەسەر پەرلەمانی کوردستان لە ماوەی 2 خولی گرێدانا 3 یاسای پەرلەمانی کوردستان لەلایەن سەرۆکی هەرێمەوە ئیمزا نەکراوە و گەڕێنراوەتەوە بە پەرلەمانی کوردستان. 2 یاسایان بەپێی زانیاریەکانی ئێمە ماوەی هەفتەیەکە بێگەڕاوەتەوە کە یاسای بە قاچاغبردنی نەوتە کە لە 4 سی 2020 پەسەند کراوە، و یاسای دووهەمیان یاسای مادە هۆشبەرەکانە کە لە ناوەڕاستی مانگی یەکە پەسەند کراوە. سەرۆکی هەرێمی کوردستان مافی هەیە هەتا 15 ڕۆژ یاسا بۆ پەرلەمانی کوردستان بە مەبەستی دەستکاریکردن بجێڕێتەوە، بەڵام ئێستا ئێمە لە بیدایەتی مانگی شەشاین و تازە گەڕاوەتەوە کە ئەمە بۆ خۆی ئەشکالە بێ پەرلەمانی کوردستان وەڵامی ئێوە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بداتەوە بزانین بۆچی مشەڕیعەکان لە پەرلەمانی کوردستان ناتوانن یاسایەک بەباشی دەربکەن. بەڕێزان لەسەر ئەو خولەی کە ئێمە ئەمڕۆ بۆی کۆبووینەتەوە و راپۆرتەکەی لە بەردەستی بەڕێستانایە بە زمانەکانی کوردی و عەرەبی، چەند زانیاریەکتان بۆ خەینەوە. لە خولی پاییزەیە پەرلەمانی کوردستان تەنها 18 دانیشتنی کردووە، لە کاتێکا بەپێی ئەو پەیڕەوەی کە خۆی پەسەندی کردووە و لە ناوەڕاستی مانگی نوێی 2019 هەمواری کردوێتەوە دەبوو 40 دانیشتن ئەنجام بە. سەرۆکایەتی پەرلەمان هۆکاری کەمی دانیشتنەکان دەخاتە سوی لیژنەکان، ئەڵێ لیژنەکانی پەرلەمان نەیانتوانیوە راپۆرت لەسەر پرۆژە یاساکانیان بنووسن، بۆ ئێمە نەمانتوانیوە یاسا جێبەجێ بکەین. بەڵام بەپێی مادەی 37 دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەرکی بوو لە لیژنەکانی پەرلەمان بپێچێتەوە و ئەو لیژنانی کە ناتوانن ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن ئەیتوانی تەفعیلیان بکە بە گۆڕی تەفعیلیان بکە ئاگاداریان بکاتەوە و ئەگەر سەری نەگر لیژنەکان بگۆڕێ. ئەمە نەکراوە. حەسریەنیش دەسەڵاتی کارکردن لە ناو لیژنەکانە لە دەسەڵاتەکانی جێگری سەرۆکی پەرلەمانە و ئەمە کەم تەرخەمی بۆ جێگری سەرۆکی پەرلەمان. لە خولی پاییزە لە ڕۆژی 1 2019 سەرۆکی پەرلەمان و سەرجەم فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان ئەولەویەتی خولی پاییزەیان ڕاگەیاند. بەڕێزان ئەولەویەتەکە پێک هاتبوو لە 141 خاڵ، واتە خولی پاییزە لە پەرلەمان بە تەمابوو 141 خاڵ لە ماوەی 4 مانگی کارکردنی یاسادانانە ئیچی لەسەر بکە. 114 ئەولەویەتیان ئەولەویەتی دەستەی سەرۆکایەتی و 3 پێکهێنەرەکەی حکوومەت بوون، فراکسیۆنەکانی پارتی یەکێتی گۆڕان و پێکاتەکان. بەڵام کەمترین کار لەسەر ئەولەویەتانە کرا کە گرنگترین ئەولەویەتن کە ئەم لایەنانە ڕایانگەیاندووە کە بریتی بوون لە کاراکردنەوەی لیژنەی دەستور، هێنانی بودجەی 2020 بۆ پەرلەمان، گەڕانەوەی پاشەکەوتی موچە بە یاسا، ڕێخستنەوەی دەواازە سنووریەکان، فرەکردنی سەرچاوەکانی داهات، دڵنیایی کۆمەڵایەتی و تەندروستی، چارەنووسی فەرمانبەرانی گرێبەست، دامەزراندنی یەکەمەکانی زانکۆ، هەمواری یاسای وەبەرهێنان لەگەڵ یاسای خانە نشینی هێزەکانی یاسایشی ناوخۆ. ئێمە لێرەوە پرسیارەکەین چێ ڕێگرا لە پێکهێنەرانی حکوومەت و زۆرینەیەکی پەرلەمانی کە نەیانتوانیوە لانی کەمترینی ئەم ویستانی خۆیان بکەن بە یاسا. تەنها یاسای چاکسازی لێ دەرچێکاریان بۆ کرد لە چوارچێوەی گەڕانەوەی پاشەکەوتی موچەی لێ دەرچێت لە چوارچێوەی یاسای چاکسازی کاریان بۆ کردووە. ئەویش 2 بڕگەیە، بڕگەیەکیانەڵێ هەژمێرە کرێتەوانێ بۆ هەموو فەرمانبەرێکە مستحقاتی هەیە لای حکوومەت، بڕگەی دووهەمەڵێ بە ڕێکارێک خەرجکردنەکەی نیشانە دەین. هەتا ئەم کاتەی ئێمەیتیاین هیچ ڕێکارێکیان لەلایەن وەزارەتی داراییەوە تەواو نەبووە ڕانەگەیەندراوە کە ئیشی لەسەر بکرێت. بۆیە ئەمە ئەرکە لەسەر پەرلەمانی کوردستان کە بەم دۆخەیە بچێتەوانێت. یەکێک لەو شتانەی کە لەناو پەرلەمانی کوردستان بەڕێزان دۆخی لیژنە هەمیشەییەکانە. هەموو کاروبارەکانی پەرلەمانی کوردستان لە ڕێگەی لیژنە هەمیشەییەکانەوە بێ. بەداخەوە توانین بڵین ئەم خولا لە بەردەم گرفتێکی گەورەیە بە بۆنەی کاری لیژنەکانەوە. لیژنەکان لە ماوەی ساڵێکی کارکردنیانە لەناو پەرلەمان 53 پێشنە یاسا و پرۆژەیان بۆ چووە، بەڵام تەنها توانیویانە کار لەسەر 24 دانایان بکەن، واتە 24 راپۆرتیان نووسیوە لە کۆی 53 کە ئەمە بۆ خۆی گرفتی یاسایی هەیە. لە پێشتری ژاماژەمان پێدا پەیڕە و ڕێگەی داناوە بۆ ئەم بابەتە.
یەکێکە لەو بابەتانەی کە ئەرکی پەرلەمانی کوردستانە ئەتوانین بڵین چاودێرانی بواری کاری پەرلەمانی لە دنیاە ئەرکی چاودێریکردنیان ێستا پێش ئەرکی یاسادانان خستووە لەبەرەوەی چه هەرێمی کوردستان چه عێراق چه ناوچەکەی ئێمە خاوەنی زۆر یاساین بەڵام ئەشکالی گەورەمان لە جێبەجێکردنی یاسایە بەداخەوە کاری ئەندامانی پەرلەمانی کوردستان لە چاودێریکردن بەشی گەورەی بووە بە پرسیارکردن لە حکوومەتی هەرێمی کوردستانیش بە پێی وتەی سەرۆکی پەرلەمان کەمترین پرسیاری وەڵام داوەتەوە و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە چەندین دانیشتنە داوایان لە پەرلەمانتاران کردووە کە فەرم و ڕێکارەکانی ترتان بگرنە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لە خولی پاییزەیە تەنها یەک لێپرسینەوە لە وەزیری دارایی هەبوو ئەو لێپرسینەوەیەش نەچوە پێشەوە و وەزیری داراییش نەچوە بەردەم پەرلەمانی کوردستان پرسی بودجا کە یەکێکە لە پرسە گرنگەکان لە پەرلەمانی کوردستان بەڕێزان هەمووتان نەزانن ماوەی 7 ساڵە ساڵی 2014 هەتا ساڵی 2020 بودجە نەچۆتە پەرلەمانی کوردستان 7 ساڵە پەرلەمانی کوردستان نازانێت داهات لە هەرێمی کوردستان چەنە و ناشزانێت چۆن خەرجەکرێ 9 ساڵە نازانێت چۆن خەرجەکرێ لە ساڵی 2011 حساباتی ختامی نەچۆتە پەرلەمانی کوردستان کە ئەمە پرسیاری گەورە لەسەر پەرلەمانی کوردستان دروستەکە کە نەیانتوانیوە لانی کەم تەصفیح حساباتی ڕابردووش لە حکوومەت وەربگرن ئەوەی کە ماوە ئێمە عەرزی جەنابتانی بکەین چەند تێبینیەکە لەسەر جێبەجێکردنی یاسای چاکسازی کە لە ناوەڕاستی مانگیەکی 2020 دەرکرا و خەڵک ئومێدی زۆری پێیەتی بەو یاسایە وێڕای ئەو هەموو تێبینی چ ئێمە لە ئینستیتوتی پێی چه هەموو ڕێکخرا و خەڵکانی شارەزا پێشکەشی پەرلەمانیان کرد بەڵام ئەم یاسایە چاوەڕێیەکرا زۆر کێشەکە لە 20 ساڵی ڕابردووە هەبووە چارەسەر بکرێ بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە نیازێتی لە دابەشکردنی موچەی مانگی دووە بەو سیستمە کار بکە کە دەستکاریکردنی دەرماڵی فەرمانبەرانە بە پێی یاسای چاکسازی بەڕێزان ئەمە پێشێلی یاسایە ئێمە لە ڕۆژی 6 ئەم مانگەدا یاداشتێکیشمان بەڕفەرمی ئاڕاستەی هەموو سەرۆکایەتی هەرێم پەرلەمانی کوردستان حکوومەت و دەسەڵاتی دادوەریش کردووە کە ناکرێت تۆ بە ڕێکاری نایاسایی یاسا جێبەجێ بکەیت فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەتاوەکو ئەم کاتی تێیداین ئەرکی خۆیان بە باشی جێبەجێ کردووە ناکرێت تۆ یاسایەکت لە مانگی 2 لە مانگی 1 دەرکردووە بە پێی یاساکە خۆی دەبێ مانگی 7 یاساکە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام تۆ لە مانگی 2ەوە دەستکاری مستحقاتی فەرمانبەران بکەیت و ئێمە و هەموو خەڵکی کوردستان تێگا ئێستا خەزێنەی حکوومەت خەزێنەیەکی بەتاڵە و ناتوانێت موچە بۆ شێوازی ئێستا دابش بکە بەڵام پێویستە ئەو مستحقای کە لە مانگی 2 2020ەوە بە بۆنەی دەرماڵەوە کەوێتە لای فەرمانبەران تا مانگی 7 موچە نەک مانگی 7 تەقویمی ئەمە خانێکی بۆ بدۆزرێتەوە بۆی موچەخۆران لەوێ مەغدور نەبن بۆیە ئێمە چەند ڕاستپاردەیەکی تر لە پاڵ ئەو ئەنجامانەی کە عەرزمان کردن لەسەر پەرلەمانی کوردستان ڕاگەێنین بەڕێزان ئێمە دەمانەوێت بەردەوام ئەمە لە هەموو بۆنەکانە دووبارە بکەینەوە پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاران دەناڵێنن بەدەست سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان واتە ئەوەی کە ئەمڕۆ ئەم دۆخەی پەرلەمانی کوردستان تایەتی تەنیا لەسەر شانی پەرلەمانتاران نییە بەڵکو پێویستە ئەحزابە سیاسیەکان و سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان دەستکاری بکرێ بۆی پەرلەمان بە ئەرکی خۆی هەستێ وێ ڕایبوونی چەند کەلێنێک لە ناو پەی ڕێوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەڵام پێویستە پەرلەمانتار ئەوەی کە لە پەیڕەوە ڕێگەی پێدراوە و مافێتی دەست بە جێبەجێکردنی بکات و بۆ ئەوەی بتواندرێ فشار لە حکوومەت بکرێ لەم خولەیە یەکێک لەو ئەرکانی کە ئەرکی لیژنەکان بوو کەمترین کاریان لەسەر کردووە ئەویش پێشێلی یاسایە لا ئێوە معلومە لیژنەکانی پەرلەمان گرنگترین ئەرکیان بە دوواداچوونە لەسەر جێبەجێکردنی یاساکان خۆتان نەزانن چەندین ڕۆژنامە نووس لە ماوەی ئەم ساڵەدا لە دەرەوەی یاسای ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان دەستگیر کراوە پەرلەمانی کوردستان لە چوارچێوەی بەیاننامەدا نەبێ لیژنەی ڕۆشنبیری لە چوارچێوەی بەیاننامەدا نەبێ نەیتوانیوە هیچ کارێکی کە بکات کە دەبێ وەزیرانی پەیوەندیدار بە پێشێلکردنی یاساوە بان بکرێنە بەردەمی پەرلەمان یەکێشکە لەو یاسایانەی کە پێشێلەکرێت تایبەتە بە یاسای ڕێکخراوە ناحکومیەکان بەڕێزان ئێستا وەزارەتی دارایی لە حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینێ و لە کابینەی پێشووتریش تەڵان لە کابینەی پێشووترەوە دەستی پێکردووە مامەڵەی کۆمپانیا لەگەڵ ڕێکخراوە ناحکومیەکانەکە بۆیە ئەرکی پەرلەمانی کوردستانە یا یاساکە هەموار بکاتەوە بە دڵی حکوومەت و ئێمە ڕێکخراوەکان بکات بە کۆمپانیا یاخود پێویستە نەیەڵێ یاسایە پێشێل بکرێت چەندین یاسا و بڕیار لە پەرلەمانی کوردستان دەرچووە بەڕێزان هەتاوەکو یاسام یاسا و بڕیارانە نەچوونەتە جێبەجێکردن کە بۆ خەڵکی کوردستان زۆر گرنگن گرنگترینیان یاسای سندوقی کوردستانە بۆ داهاتە نەوت و گازیەکان
کامە لە خولی پێشوو دەرچووە تا ئێستا جێبەجێ نەکراوە. چەندین ئەرکی تر هەیە کە دەبوو فشار لە حکوومەت بکرێ بۆ هێنانی بودجەی 2020 کە نەکراوە. و خاڵێکە لە مەسەلەی یاسای چاکسازی بیرم چوو عەرستانی بکەم. ئەم یاسایە سپێردراوە بە دوو دەستە بۆ ئەوەی کە ئەم دەستانە ئەرکەکانیان جێبەجێ بکەن، دەستەی نەزاهە و دەستەی چاودێری داراییە. بەڵام ئەم دەستانە هەردووکیان ماوەی یاساییان بەسەر چووە لە خولی چوارەوە، واتە ئەرکی خولی چوار بوو ئەم دوو دەستەیە تازە بکاتەوە بە پێی یاسا سەرۆکایەتیان بۆ هەڵبژێرێتەوە. بەڵام نە خولی چوارە مەرکەی جێبەجێ کرد، نە ئەوە خولی پێنجی ژوان نزیکە بێتەوە ماوەکەی لە ساڵێک و چەند مانگێکی کارکردن و دوو خولی گرێدانەوە تەواو بێ نەیتوانی ئەم یاسایە جێبەجێ بکە و بەشێکی تریش لە دەستەکانی کە سەر بە پەرلەمانن کاتیان بەسەر چووە.